نزیک دەبینەوە لە کاتژمێرەکانی کۆتایی دەنگدان من لە پارێزگای هەڵەبجەم و بە دیاریکراویش لە بنکەی ئەحمەد موختار جافم کە ئەم بنکەیە 2494 دەنگدەر دابش دەبن بەسەر 5 وێزگەدا کە دەنگی تێدا دەدەن بەپێی ئەو داتایی کە لە کۆمسیۆنەوە بە ئێمە دراوە هەتاوەکو کاتژمێر 4 دوای عەسر ڕێژەی دەنگدان لەم بنکەیەدا لە 157 تێپەڕ کردووە 1404 کەس لەم بنکەیەدا دەنگیان داوە و هەروەها لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجەدا بەپێی داتاکەی کۆمسیۆن ڕێژەی دەنگدان لە 155 تێپەڕ کردووە. نزیک دەبینەوە لە کاتژمێرەکانی کۆتایی هەر لە بەیانیەوە هەتاوەکو ئێستا دەنگدان بە شێوازێکی زۆر ئاسایی تێپەڕ بەڕێوە دەچێت، هیچ گرفتێکی ئەوتۆ بوونی نییە وەکو نەخێنەوەی پەنجەمۆر کە ئێستا کۆمسیۆن ئەو کێشەی چارەسەر کردووە بە خوێندنەوەی دەموچاو. بڕیار وایە کاتژمێر 6 تەواو سەرجەم ئامێرەکانی کۆمسیۆن لەکار بکەون و هەتاو بۆ پێی ئەو داتایی کە دەست ئێمە کەوتووە ڕێژەکە لە 155 تێپەڕ کردو تاوەکو کاتژمێر 4 چاوەڕوان دەکرێت کە لەم چەند ماوەکەمەی کە ماوە ڕێژەکە بەرزتر بێتەوە